دست بده باش تماشاوانان کردستان 24 از هفکار خوهکار افروکه لبیانی 24 کانی دیدگل هوا بین سڵاوە بین سڵاوتان لەبێ ئازیزان خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین کەشێکی زۆر ساردا بین هەنی دوێنش ساردوو بەڵام با بڵێن لە پێرێەوە ئەم گۆڕانکاریە لە کەش و هەوا ڕوویداوە بۆی ناچار بووینە ینی گۆڕانکاری لە شێوازی جلوبەرگیشمان تەنانەت بکەین بەڵام خانمان تەنیا بۆی جوان دەرکەون ئامادەن بەرگەی هەموو سەرمایەکیش بگرن وەکەوەی ئەڤینە ئەمڕۆ چەند تەوەرێکمان هەیە دوو تەوەری سەرەکی ئەڤین تەوەرێکیان زیاتر پەیوەستە بە خانمان ئەمیش بابەتی دیزانی جلوبەرگی کوردی خانمانە کە ڕەنگە بەشێک لە بینێرانمان خانم بن حەس بەم بابەتانە بکەن کار بابەتێکی دیژی مێ هەیە ئەوێن حەش گیاناوەڕاتکەن کۆڵماڵ خوددانکەن از بجمع برنامه دیگلک مفایگهینی توانا تایبت پشیک و ساک و لمال هبن و ده چاوانا بخیر کن و چاوا دید گلوان سردریه کن هر دو تورد من افروکت بنین سرکی جا هر دو بابت خواستی زوری لسر هیا یعنی استا خلقی زور خریکن ئاژەڵی ماڵی بەخێو دەکەن لە هەمان کاتدا نۆرینگەی تایبەت بە ئاژەڵە ماڵیەکان زۆر بووە ئەوەی کە پزیشکی ڤێتێرنەری و ئەو بابەتانە ینی خەڵکێکی زۆر هەیە زیاتر لە دە پشی لە هەیە دەیناسم لە ماڵەوە بەخێو دەکا ئەمە پێویستی بەڕێنماییە چۆن دەکرێت بەخێویان بکەوە چۆن پارێزگاری لە تەندروستی خۆی و خانەوادە و دەوروبەر و ئەمانە بکە چ جۆرە خواردنێکیان پێ بدە ئەمانە هەمویان هەر گرنگە بڕۆین بۆ ناو بابەتێکمان لە بابەتێکی هوەریەوە دەست پێ بکەین گەلەری شانەدەر کە ئەبین هەمومان پێی ئاشناین لە ناو پارکی شانەدەرە پارکی شانەدەر یەکێکە لە پارکە زۆر جوانەکان لە شاری هەولێر هاوشێوەی پارکی سامی عەبدوڕەحمان و پارکی منارە بەڵام ڕوبەرەکەی بەراورد بە پارکی سامی عەبدوڕەحمان کەمێک بچووکترە جارێکی تر ئەمە دەبێت تۆمەکۆی هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی دەرەوە وەکەوەی کە لە ڕابردوش ینی ئەمە هەبووە بۆ نمونە یەکێک لەوانە هونەرمەند و نووسەر دکتۆر فەرارپیرباڵ لە بۆ گەلەریە چەندین پێشانگای کردوێتەوە دەیان هونەرمەندی تر لەم گەلەریە نمایشی کارەکانی خۆیان کردووە ئەم گەلەریە بە تەواوی نۆژەن دەکرێتەوە ڕاستەوخۆ دەدرێتە بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری بله شێوەکارن دەربارەی کارە نوژانکردنا گەلەریە شانەدەر جیت بێژن کو بودجەیەک و عالی پارێزگا هەولێرێ و میزگینیا وەکردنەیە بۆ ساڵا نوێ دەنێ و بەحسەوەیەکی جیت کات کو گەلەری هێشتا یا کێمە بۆ هونەرمەندان divê hizir li vekirina geleriyên din jê bikin hekar kam zanîne babete dê bûma behsê çikin چەندین ساڵە لەم پارکە گەلەریەک دروستکراوە کە تەواو هونەریە لەگەڵ بەڕێوبەری هونەری شێوەکاری دەچینە ناو گەلەری شانەدەر کە لە ساڵی 2009 دروستکراوە دیزایانی ئەم گەلەریە بە شێوەی ئەشکەوتێکە ئێستا دراوەتە بەشی هونەری شێوەکاری کاری نۆژەنکردنەوەشی دەستی پێکردووە بودجەی لالایەن پارێزگاری هەولێرەوە بۆ تەرخان کراوە گەلەریەکەش دەبێتە شوێنێک بۆ نمایشی هونەرەکانی شێوەکاری فۆتۆگرافی و پەیکەرتاشی تا مانجی چاری 2005 لای ئێمە گەلەریەکە داوا کراوە حجزە بۆ هونەرمەند بۆیە ئەوەی کە زۆر گرنگ بوو زۆر سپاسی پارێزگاری هەولێر دەکەین کە هەم لە گەلەری میدیا لە بەڕێوەبەراتی هونەری شێوەکاری بۆی نۆژەکردنەوە هەم زۆر سپاسی دەکەین گەلەری شانەدەری بە ئێمەدا و بە شێوازێکی زۆر سەردەمیانە کە لە ماوەیەکی نزیکدا لە ساڵی ئایندا دێتە بەر خزمەتی هونەرمەندان کە بتوان لێرن کارەکانیان نمایش بکەن گەلەری میدیا تاکە شوێنە بۆ نمایشی چالاکیە هونەرەکانی هەولێر لەم گەلەریە ئەمساڵ زیاتر لە 7 پێشانگای تایبەتی هونەری کراوەتەوە محەممەد مامۆسای بەشی هونەری قوتابخانەیەکە سەرقاڵی هەڵواستنی تابلۆی قوتابەکانێتی بۆ کردنەوەی پێشانگایەک بەهۆی کەمی گەلەری هونەری تەنها یەک ڕۆژ دەتوانن تابلۆکانیان نمایش بکەن ئەو دەڵێ با گەلەری هونەری لە هەولێر زیاتر بکەین هونەرمەندان تاکە شوێن کە بتوانن پێشانگای تەدەم پێویستە گەلەریەک هەبێت بۆ مەبەستا کە بتوان تابلۆکانی خۆیاندا تێدا حەرزکەن تێدا نمایشکەن بەڵێ کۆسپەیە ینی
جاری وە ناتوانانی لە کاتی خۆیدا پێشانگاکان بکەینەوە هەرخۆم گوتم پێشانگاکەی پاییزم هەبوو خەر بچم لە وەرزی زستاندا پێشانگاکە بکەمەوە چونکی شوێنی بەتاڵ نەمابوو بۆیە پێویستە زیاتر لە 10 گەلەری زیاتر هەبێ بە تایبەتی لە شاری هەولێردا. لە هەولێر تەنها 2 گەلەری تایبەت هەیە بۆ نمایشکردنی کارە هونەریەکانی هونەرمەندان. ئەم گەلەریانەش بەهۆی زۆربوونی کار و چالاکیە هونەریەکان ناتوانن کە وەڵامی ویست و خواستی هونەرمەندان بدەنەوە. بۆیە هونەرمەندان داواکارن کە گرنگیەکی زیاتر بە گەلەریەکان بدرێت و زیاتری بکەن بۆی کە بتوانن بەرهەمە هونەرەکانی خۆیان تێدا نمایش بکەن. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. هەکار دروستکردنا سۆپادارە کوم شیر عەبدوڵڵا کەسێکی ڕۆژوانێ گوندێ گێرەیە لە دەڤەرە ئاکرێ ئەو بوو دەمێ 33 ساڵەیە خۆستای دروستکردنا سۆپێندارە تەبەن سۆپێندارە گەلێک خۆشن زستانە هەکار تایبەت وەختێ مرۆڤ تێدا تشتات بژێریتن ئەوە هەبووە ماڵەیان لە گوندی کۆ هین تێدا پتاتا بژێرن یان تشتێن دی کە سەرمادادێ لە خۆتەوە لە سۆشیال میدیا کە گەڕانێک دەکەی لە ڕیلەکان هەندێک جارەوە دێتە پێشسا سۆپەیدار و ئەو بابەتانە چونکە زۆر سیر دەکەی لە دوای یەکتر دێتەوە بێگومان ینی زۆر دیمەنەکی جوان و سەرنجڕاکێشی حەز دەکەی بڕۆی گەشتێکی ئەو شوێنانە بکەی کە زۆر ساردە و سۆبایداری لێە ئەفۆستایەت بێژیتن هەکار بێژیتن سۆپێن دارێ وەکی ساڵێن بەرێ حەز لە سەر نەمایە خەڵکی بێگومان لێ خەڵک تایبەت گوندنشین و ناوچەین چیای هەر سۆپێندارات کڕن بە تایبەتی بوو دەمێ وەکی تا گوتی سەرمایە و بارینا بەفرێ و تشقەلان نێتێدا گەلەکە خوشە کە دەمزانین ئەوە سۆپێندارە چاچێت کەم. اسم شیر عبدالله حسن گندگیر ایل دبران اهله بله یه سال نوتو ایکه از به شولت کم تقریبا نبود بیده 33 سال ام شول گل پلیت چی بیدم چیت که این مثلا وگی صبحانه بور یا نه منقلانه هندی که منطقه گوت جویا بفرو باران گلای لیتین قضیه گوت بیجی ماله ایک هی برچه مثلا بگو بسما بیتا بفر باران بیتا سرما یعنی ابو سوپه داره بخال کن یعنی عائله همه دسنوی بازال کنه بن ام بازال کو گسوپه داروته با بازار سوپاد گلبری پیشک سسته برچه سسته الحمدلله حکمت ما افصالا پارو مثلا نفته دت عالمه هکو نفته دت عالمه عالم نفته استعمال کرد برچه نفته استعمال کرد یادی سوپه داره هکری هی بس سوپه داره مثلا بگو از خود بجم بگو سوپه نفته میدونم سوپه داره دونه نویا هکو بیا بفرو بارون بیا سرما هم هیچ سوپه داره دونه بابت ما گرنگی افرو که هکار کو از گلکال چاوری مبتا مزروی و بلم سویتک با خود اسعد خیاط دیزاینر و برگدور گلمه دا بیده بحثا دیزاین جلین کردی و هات ناوان و ما ناوان و بزانین دنها داده چه آسیده کاکا سعد بخیر دی سرچوبا کاکا سعد بخیر بیانید باش سپیدتا باش هم جلو برگ آلا و والله لگل خود هنا و هریک و دیزاینی کی جیاواز چند کارتی داده که کاکا سعد بالو دست پی بکین بخوای بالضبط هلا دواي رابرين لدواي نوتو يكوا لدواي نوتو يكوا
برێن بەشداریم لە خۆڵێکی درمان کرد هاتمان ناوە بواری برێن زیاتر دوورین پاشانیش دەستم بە جلوبەرجی کرد ئەو کاتی بخۆ دەزانین جلوبەرجی بیانیەکان زیاتر باوتر بوو جلوبەرجی عەرەبی یەکەم بەرگ دوور بووم هەم یەکەم دیزاینەریش بووم کە دەستم برێن لە بەرگ دوور و پیاوەکان دەستم بە بەرگدووری ئافرەتان کرد چکە ئەو کاتی لە هەولێر لە شاری هەولێر هیچ بەرگدوورێکی پیاولی ئەوەی نەیدەخان کە ئەو کاتیش کە ئەمەمان جلی کوردی ماندووری خاستن بە تایبەتی ئەو جلەکانی ژێرەوە یان کاتی بانیان زوو دەماندووریان کاتەکانەوە ینی کاتەکە ئای بۆ کاتی ینی جلی کوردی ئەوە بکرێ بەس زۆر خەڵکە ینی ئەو کاتی کە دیزایانی جلوبەرجی کوردی دانا دیزاینەکە چ بوو جلوبەرجی کوردی برێن پێش 91 ساڵی هەشتایەکان جلی کوردی برێن ئەو کاتی چۆن بابوو جلی کوردی زۆر بەرین بێ زۆر ئەوە بوو ئافرەتی ئەو کاتیش ئەو جلەی نەدەویست جلێکی دەویست ڕێک بە ئەندازەی خۆ بوو هەستان بە دیزایانی چەند جلوبەرگێک بە تایبەتی بەستنەوەی هەر چوار پارچە لە یەک جلوبەرجی کوردی لەوەی توانیم برێن سەرکەوتوو بم خەڵکەکی یەکجار زۆریش پێشوازی لێکردمانێ بەوەی زۆر بوو ینی خاستن ڕەوەندی کورد لە ئەوروپا یەکجار داواکاری زۆر بوو یعنی ئەوە نەبوو برێن داواکاریەکان بەدانە بێ بە سەدام بوو ئەو کاتی باشە کاکە سعات طبعا دایکەمشی خێستمەوە بڵێم ئەڤینویستم بڵێم ئەڤین بۆیە لەگەڵ ئەو تەوەرە زۆر متعاتفە هاوسۆزە حەزی لەم تەوەرەیە دایکێبنیش بەرگدور و دیزاینەری جلی کوردیە لەبەر هەندێک زۆر حەزی بە و ئێمە لە ماڵش هەر جلی کوردی لەبەر دەکەین ئەگەر حکمیەوەی باوکم بە ڕەحمەتی دوکانی قماشیە بوو ئەو کاتی کە بووک داهات یعنی شتێکیان چ دەکرد لەگەت برێن زێڕی لۆ دەکرا جلوبەرگ و ئەکسواراتەکەی لێ دەکرا مەچینەکی پەپولەشی بۆ دەکرا یعنی زۆربەی ئەو کاتی ئەگە خانمەکانی پێچێت تەمەشای داکم ئەوانەیە بکەین قبرێ زۆربیان دەستی بەرگدووریان هەبوو زۆربەی جلەکانی خۆیان بەخۆی بەڵێ باشە کاکە سعات ئەم دەچۆشین ڕەسەناتیە جلێن کوردی پارێزین چونکە گەنجن و کات و بخۆت زانێ حتا مرۆڤ ڕەسەناتیە بپارێزێ زەحمەتە هەکار دەگەل جیلێنی وەکی ئەم بێژین ئەم دەچۆشین گەنجێکی وەلێکن و ڕەسەناتیە جلکت کوردی بپارێزیتن تایبەتە ئەv ئەرکەل سەر ملێن هەوایە بێجان ئەوە برێن پاراستنی جلوبەرجی کوردی ئەمە ئێستا چکە بە حکمیەوەی زۆر لە فیستیڤاڵەکانی هەم ناوخۆ هەم نێودەوڵەتیەکان بەشداریمان کردووە لە ئەوروپا ئەو فیستیڤاڵانی کە بەشداری کردووە هەموو ئەوروپا برێن زۆربەی ئەو فیستیڤاڵانی کە بەشداریم هەم بەخیلی بەمە دەبن چونکە ئەگە تەمەشای کەلتوری ئێمە بکەی هەر ناوچەکی بچووک خاوەن تایبەتمەندیەکی خۆیتی یعنی خاوەن تایبەتمەندیەکی خۆیتی ینی دووش هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێ برێن جلی کوردیش کە ئەو کاتێک کە بخۆت جلی کوردی دەکەی هەر لە ڕووی دەرونی و هەست بە ئاسوودەیەکی دەکەی هەم لە ئافرەتەکە کە لە بەدەکا خۆی پێ بە شاژنێک دەبینی پیاوەکەش هەست بە مەردایەتێش دەکا بعد کە ئەو کاتی جلوبەرگی هەست بەبوونی خۆی دەکا یعنی هەر لە ڕووی دەرونیەوەش جلی کوردی تایبەتمەندیەکی خۆیە ئەوجە بۆیە ینی ئەمە زۆر جار ینی قەت ڕێگر نەبووینە لەسەر ئەوانەی کە ئێستا ینی ئەو کاتی کە من دەستم پێکرد تاکە نەفەر بووم ئێستا وەی لێ هاتیە خۆمون کردیە یعنی ئەوەش جێگای دەستخۆشیە ینی ئەوەیە ئەگەر تەمەشا بکەی ئەمە ئەو کاتی جلی هەر ناوچەیەکت ئەگافرەتێکت بدیت وە پیاوێکت بدیت وە دەزانی ئەوە خەڵکی ئاکەیە ئەوە خەڵکی سلێمانیانەوە خەڵکی دۆکیانەوە ڕۆژاوایانەوە بەڵام ئێستا خۆشبەختانە ئەوەندە تێکەڵ بووینە ئەگەر بە زمانەکە گفتوگۆی لەگەر نەکەین کە جلەکەشی لەبەرە یعنی جلەکەمان ئەوەندە تێکەراوە ناوچەکان ئەوەندە دەیپۆشێ نایزانی ئێستا بە ڕۆژی ئاڵایە برێن زیاتر برێن ئەوەندە دوو فەرعم هەیە فەرعێکیان لە بەختیاریە چیان لە تێرە فەرعی بەختیاریم ئەوەندە خەڵکە بیانیەکە هاتووە بۆ جلی کوردی لۆ بەیانی لۆ ڕۆژی ئاڵا ئەوەندە نەها یعنی لە کوردەکەی زیاتر هاتووە زۆر باشە کاگە سعد ئەم جلوبەرگانە لە پیاوانی هەروایە ناوی هەیە ناو هەندێکیان بەڵێ چەند ناوێکی جیاوازی هەیە
ئێستا بنمونە ئەمانە هیچ ناوێکی دیاریکراویان هەیە ناوەکان ناسراو بوون برێن ئێستا گەرجل و بەرجێ هەم لە هەندێکم قماش ناوی هەیە وایە قماشە هەم ناوەکەشی هەیە برێن دەستوری سلێمانیمان هەیە دەستوری بادینیمان هەیە دەستوری برێن هەورامیمان هەیە دەستوری ئێزدیەکان دەستورەکانمان دەستوری ڕۆژهەڵاتمان هەیە ڕۆژئاوامان هەیە دەستوری باکوورمان خۆی ئەو ناوم جێ لە دەبوو خەس و تەقین و ئەوان ئەمانە ئەوە نوعیەتێکی قماشە نوعیەتێکی قماشە دۆ ئەوەی قماشەکە ببێتە ترێن زۆر جار ناوی لێت دەن ئێستا زۆر جار ینی زۆر ڕاقیە خەسیەوە دەکەین و ئێستا زۆر بایدن قماشێکە ئێستا ئەو سار بۆ بایدن وەکو ناوی سارەکە قماشەکانی نەفسیشت بڵێ ئۆباما بەڵێ قماشەکان ئەوانە کە قماشێکە ئەو کاتێ بوویتە ترێن ئەوە بووە ناوەکانی لێدراوە ئێستا جلی کوردیش ئێستاش کە دێ برێ دەرێ دەستورێکی بادینیم دەوێت دەستورێکی بارزانیم دەوێت دەستوری بادینی ئەو ساڵاستیکا پێڤە ڤێرێتوان ژێک جودا دکات بەسیێن سۆرانی ناتڕاستن و بێلاستیکن بێلاستیکە نارم ئێستا جلەکانیش لە ڕووی نوعیەتی قماشەوە و هەروەکو پێم گوتی ئێستا تێکەڵاوێکی زۆرەیە بەڵام بە حوکمی ئەو بارە ئابوووریەی ئەو چەند ساڵەکە ڕووی تێکردینە ئێستا منتیقەی سولێمانی قماشە سادەکان زیاتر باوە سادەکان و زۆر نەبێ ئەلوانیش ئەلوانە کراوەکان باوترە لە هەولێر تەمەشا دەکەی ڕەنگەکان هەمووی مۆدیلە بەس زیاتر دێنەوە سەر دۆهۆچی یان دەستوری بادینی ئێستا لە هەولێر زۆربەی دەستورەکان دەستوری بادینی جوانترە بەڵێ لێ نەبێت دەستوری دۆهۆک زیاتر ئەو قماشانە سنگینە و چەند کریستاڵی و ئیشی کاری دەستی زۆرترە ئەوە زیاتر باوترە کاکاسعات بادینی جلکەتەوە خۆشترنژی چونکە ها بحکمەوەی لاستیکە پێوە ینی ئەم بژین پەیترە ینی مرۆڤ بچێتن بە ئاسانی هاتن و چوونێ بکە بەر ئەم لە ماڵێژی جلێن کوردی لە باسکەن بوومە ئاسانترە جلێن کوردی ئەم ینی بادینی بە حکمی ئەوەی چییە کەمەرەکەی لاستقا زۆر ئاسوودەترە چکە جلی کوردی جاران خەڵک بۆ ڕووتێنە دەکرد ئەو کاتی من کە تەمەشام کرد تەمەشای ئاهەنگەکان دەکرم جلی بیانی بوو بۆ خەڵکەکە لەبەری نەدەکرد جلێک بوو دەوا دایمەن دەست لە خۆ بوو هەم لە پیاوانی ژەوا بوو دەوا شەروارەکە دایم بەس بەڵام ئێستا بڕێک بە ئەندازەی خۆ بە قیاسی باشە دەدوور کاگە سعات دەڵێن بەشێک لە مۆدیلەکان ئێستا گەڕاونەتەوە بۆ مۆدیلی کۆن ینی مۆدیلەکانی ساڵی هەفتاهشتایەکان بەم شێواز و دیزاینە دەدورێتەوە ڕاستە بەڵێ جان ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەمە ئێستا یەک وەکو خۆم دیزاینەرەکان وەکو خۆکە کە چەند دیزاینمان دەدێن ڕەخنەکی زۆرمان لێ دەچیرە ئەوە دەستکاری کەلتوری کردی ئەوجە بۆ ئەوەی کەلتورەکەی خۆمان هەر بپارێزێ ئەمە ئەوەمان هەر کردووە یعنی کە دیزاینێکی نوێ دادەنین چاری ئیکۆنەکەی خۆی هەم لە ڕووی کەلتورەوە ئەگە تەمەشا بکەین کەلتوری ئێمە بە تایبەتی لە ڕووی جلو بەرگەوە زۆر دەوڵەمەندین ینی زۆر دەوڵەمەندین ئەگە تەمەشای بە تایبەتی ئەو جلانێ هەم پیاوان هەم ئافرەتان ئەو کاری ئەو ئیشەی لێ دەکرا یعنی بە تایبەتی ئەو ئێکسواراتە ئێستا و عقی پێ نەدراوە ئەگە بتەوێت ڕاستی بێ ئێستا و عقی پێ نەدراوە ئەوجە بۆەوەی جلە کەلتورەکەی خۆمان هەر بپارێزێ هەر بمێنێ یەک لە شاری زەگری فیستیڤالێکی نێودەوڵەتی بوو لە کڕواتیا نمونەکی بووکو زاوایەک بە جلوبەرجی کوردیم دانا قاتەکەی چۆخەرەکەی یاقی چاکەتیم دانابوو زۆر پێیان سیر بوو یعنی هەم لە ناوخۆ هەم لە وێن دەریش چۆن دەبێت کوردیکا قاتیە هەبووە ئەوە لە ئەرشیفەکانی مهینا ئەگەرنا زۆر لە ئەرشیفەکانی قەدیم پیاوە خانەدان و پیاوەکان هەموو ئەو جلیان پۆشیوە زۆر جار ڕیباتیشان هەر بەکارهێناوە هە لەگە جلی کوردی ئەگە تەمەشای تەسویرەکانی قەدیم بکەی ئەوانە دەبینی زۆرە بۆ ئەوەی ئەو کەلتورە نەفەوتێ ئێمە هەمەشە ئەو
نمونانە زیندوو دەکەینەوە. تا بەحسی هەندێک کرد کۆڕەخنایەکەن زۆر لێ تێناگرتن لەسەر هەندێک دانانە شێوازە ستایلن جلێن کوردی. بەڵێ بەس کاکە سعات متفێتشێکی دی بپرسم ئەف ساڵە ji bo newroza bihêtin bêguman êsta ke xanim hemî çavarê me nebzanin ka de çim ستایل ئەف ساڵە مۆد بیتە چ ڕنگ زێدەتر مۆدا ئەف ساڵە بۆ ئێستا بۆ ئەو ساڵ بە تایبەتی ساڵی ئەگەر تەمەشای هەل لە ڕووی جیانەوە ڕەنجی ماڕۆنی ترێندە ڕەنجی ماڕۆنیەکی تۆ غەجا هەم ماڕۆنیەکان بە هەموو ڕەنگەک ئەوە ئەو ساڵ باویەکە هەم لە نرخەکەشی فەرقاکی زیاتری هەیە یعنی ماشی ئەوەکەی ئێستا بە تایبەتی ئەگەر تەمەشایەوەی بکەیت ڕەنگەکانی کە سارێکە ڕەنجی دێکە دێتە سەماڕۆنی سارەکەشی فەرقی هەیە وکیش قماش ئەف ساڵە ترێندە بەخوای قماش گەلەگەلێک زۆر ینی خۆشبەختانە برێن ئەمە چمان کرد بە تایبەتی هەموو قماشێک ببێتە مۆدیل ئەوەش بە عکمی چەند ساڵە نەیەک نەوعەتی قماش دەبووە مۆدیل یەک نەوعەت و یەک قماشای حەلی چت بێژنێ ئەوێوەکی کورتێکی ئەوێ بڕختەوە حەریری سادە ئەوەت بژنێ حەریر ئەوە سەتەنە ئەوە چەند ساڵێک بۆ مودەلا سەتەنی بوو بڵێ جان یعنی ئەو ساڵ ئێستا هەموو وەما کردووە هەموو نەوعک ببووێت چکە بتانی ئەگەر ئەوەکە بتانی ئەگەر بە پارەیەکی کەمبی بە پارێکی زۆریشبی بتانی جلی کوردیت پێ بکڕێ بکەیت ئەس بژم سلێمانی گەلک خۆشببختن لەسەر vێگەل بەرکو هەمی ڕەنگە پێکڤاتکەنێ گەلک جۆنن جلکێتۆنە هەکارێت کوردی گەلک ڕەنگاتی کەلتکەن و گەلک تامەکە کوردەوەریە پێوە دیارە ینی یەک تقریبا دوسێ هەفتە پێش ئێستا ئەمن بووکێکم لابوو سێ4 خوشی بوون ماشەڵڵا هەموو جلە گرانەکانیان کرد یەکەچیان لە ڕەنگەکان باوی ببوو ئەو ڕەنگانی دەستوری سلێمانی کراسی سادە حکمی کراسی سادە لەگە کراسێکی نەخشدار فەرقەکی هەیە یان فەرقەکەی زۆرە یعنی 12 کراسی تاخممان لۆ کرد بە نرخەکی یەک کراسی ئەوە باشە ئەو کراس کاگە سعات ئێستا لەی پیاوان هەندێک زانیاریم هەیە بەس لە یاخانمان کەمتر ئەنی بنمونە پیاوێک باسی کرد ناکەم کرد و ئەو بابەتانە تۆزێک نرخەکەیان بەرزە یەک لەوان ئەوەشکەی نەوعەتی قماشەکەیە پێ دەڵێن ناوچکەی هەیە نەوعەتی قماشیە ئەوە لە زانکاری چارەکە ئەوەی لە تووکی بزن و ئەو بابەتانە دروست دەکرد مەرەز و نازانم چی ئەو بابەتانە ئەوەی تر لە پیاوان با بڵێن نرخەکەی دەگاتە 100,000 $100 با بڵێن ینی ئەگەر قاتێک بدووری قاتێکی کوردی لە خانمان دەوروبەری چەند دەبی وەکو نرخ بەخوای نرخەکان جاران زۆر دەڕۆیە ڕقم بەس ئێستا نرخەکان لای تۆ گرانترین جلوبەرگی کوردی کە ڕۆیشت بێ بەخوای کەسیان بەس قماش بنمونە بووکێک هاتووە حەزی لە شتێک بووە باشترین قماش بووە گرانترین قماش بووە گرانترینی دەگاتە چەند ئێستا ئەمە چمان کردووە گرانترین قماش جاریوە زۆر بە $600 ئەگەر بتێوێ ڕقام زۆر جار ڕقەمەکان ئیزافە دەکرێت ینی کراسێکی تاوە یان ئیشی زۆر کریستاڵی لەسەر کراوەت زیاتر دەڕوا ڕقەمەکە ئیشی زیاترکە بەس ئەمە چیمان کردووە بتوانانی هەموو کەسێک بکە قماشێکی ئەوها سادە جورجێتێکی سادە یعنی ئێستا زۆر خۆشبەختانە زۆربەی خانمان ئێستا لە ماڵش بخۆیان چادەکەن قماشێکی ئەوها دێنێ نیو مەتر قماشی دەکرێت لە باتی مەترێک نیو مەتر نەخشەکانی لێ دەکاتەوە لێ دەدا یعنی ئەوە زۆر ئاسانەیە لەوانەیە خاتون ئەوە داچیەوە یعنی زۆر جار قماشێکی سادە لە باتی قەتعا کتیتمانە کراسوکەوە ئەوە خەڵکە هەر زۆریش باو بووە باشە کاکە سعات تا بەحسێ دیزاینکردنا بخۆ کرد چنینە دەستی کارên destî salên borî da zanî li gevin da evet tiştekê gelekê berbalav bû di nav me Kurda da bes nûka ya kêmtir bûy di çawa şenwî keltûrî zivrîn neve ji ber ku karên destî gelek ciwantirin cilkên Kurdî ئێستا نەرم خۆشبەختانە کاری دەستی زۆر بووە کاری دەستیەکان ئێستا زۆر بووە نەخشەکان جاران زۆربەی لە هیند ئەو سەرچاوی قماشەکانمان چکە کەلتوری ئەمە لەگە کەلتوری هین نێزیکە هەم لە ڕووی ڕەنگەکانەوە برا بەزازەکانی استفادەی باشیان کردووە و قماشانە بە ئامادەکاری یان ئیشی لەسەر دەکەن لە هین دێنن هین دووبەیە زیاتر دووبەی سینە
برێنە زیاتر هیندا بەڵام ئێستا زۆربەی یێلێگەکان بەدەستی چادەکرێت زۆربەی ئێستا لە ئێکسواراتەکان جاران هەموو لە دەرەوەی داهات ئێستا زۆربەی خانمی کورد ئێستا بە خۆی چای دەکا یعنی ئەوە جێ خۆشببختیە بەڵێ زۆر باشە کاگە سعات لە ڕابردوو دەمان بینیە لە دایک و داپیر و ئەوانەی بە تەمەەن بوون لەگەڵ دلی کوردی هەندێک جار کڵاوشتیشیان لەسەر دەکرد ئەم کڵاوە هەندێک جار پولەکە و هەندێک بابەتی علاق و بەلقی پێوە بوو نازان شتی سەیر و سەمەرە پێ ئێستا ئەمە چەند لە مۆدی نوێ جێگەی دەبێتەوە کەس هەیە ئەم زۆریش ئێستا ئەو ئەگە تەمەشا بکەی ینی سلێمانی ئێستا منتیقەی سلێمانی لەوەی زۆر دەوڵەمەندێت لە کاری دەستی لەو ئێکسواراتانە زۆر دەورەمەند بەس ئیما لێرە زیاتر ئامادە کراوە لە فیستیڤالێکی نێودەوڵەتی بەشداری بووم ئەو کاری دەستیانە نرخیان گەلک زۆر بوو بەها ئەگەر تەمەشا دەکرد ئیمەیان گەلک زۆر بوو ئەمە لە کاری چمان لەگەر برایەکی وەستا ئارامە لێرانە ڕێز و سڵاوم بۆی هەیە کلاشمان دانابوو کلاشی کوردی لەگەر ئەوانە ئەو کاری دەستیانەمان دانابوو هات یەکەچیان ئاخیری ئێمەی پێشنیار کرد گوتی ئیسفادەی چیانی ئەوە ینی جلوبەرجی وەسفەچی جلوبەرجی کوردیم لۆ بکە گوتم ئەمە جلوبەرجی خاستان پیاوەکانمان مانێ بەسیترین نمونە گوتی ئەو بژدێنە بۆچی دەبەستن پشتێن بەڵێ گوتم ئەمە زیاتر ئەو کاتی خەڵک برا پێشمەرگەکانمان کە بژدێنیان دەبەست هەم هەر بەعامیش دەبەسترا یەک لۆ گورسکردنی قەیتان تۆندکردنی خۆر دووش منتیقەی مەشاخاویە هەم پارێزی لە کلیەکان و لە بە سەرمایە هەم پارێزی خۆ لێ دەکا سێ هەم لە کاتی بریندار بوونیش وەکو پێچینەوەیان کردووە هەمیشی لەبەر پشتێندادەنا هەم لۆ بە سەرکەوتن و بەستانەوە و والێ هات هەم گوت هەتا زۆر ئەوەکانم کرد گوتم هەتا ئەگەر هیچیان پێنم مابایە ئاخیری ئەگەر لە بەرامبەر دوژمن قاچی خۆیان پێدەبەستەوە هەتا بەجێنێنێتە ئاخر پیشانە ئەوجەوە زۆر ئەوە بزانم ئێستا هەر ئەوەی نووسینەکی زۆریشە لەسەر قسانەی داناوە لەسەر برا زۆر جوانە وەسفەکی جوانت بۆ کردە بەڵێ جانەکەم باشە کاکە سعات ئەگەرم بەحسا تاگوتی ئەکسسواراتە کرد ئەم دەچەوە زانین کو ئەف ئەکسسوارەتە ملکی کورد و کوردستانەیە یانژی لە دەرڤە و لە مۆدا دەرڤە هاتیە تێکەلی ینی هاوردەیە تێکەلی کلتورێ کوردان کردە بخۆی ئەگەر تەمەشا بکەی بۆ بورەژی میخەکە ئەم بکاردێنین مێخەک لە تەمەشا بکەی ئەو دەوڵەتانەی دەورا پشتمانە چ ئێرانە چ تورکایە چ عراقا چکە ئەمە ئەوەکمان نەبوو ئەو کەلتورەی مەخڕکاتەوە زۆر بە ئاسانی توانیویان بدزن کەلتوری ئێمە بدزن ئەو جە لە هەموو ڕووەکان و هەکو لە هەموو بوارەکان وە بزانم ئەوە توانیان ئەوەی بکەن یەک لەو ئێکسواراتانە ئەمە ئەگە تەمەشای ژنە ناودارەکانی خۆمان کە عەبسەخانی نەقیب و زۆربەی ئەو ژنە ناودارانەکەی قەدیم خانزاد و میری ئەوانە تەمەشا بکەی ئەو ئێکسواراتانە زۆر دلیلی ئەوەی مولکی کوردی هەیە بەڵام ئەتو ناشتوانی ئەمە عینەن ئەو مولکە کوردەواریەت بپارێزی بەڵام بە حوکمی ئێستا سۆسیال میدیا زۆر بڵاوە دەتانی زۆریش تێکەڵاو بووە یعنی کو ئێستا ناوچەکانی ئێمە ئەگەر بە قسە نەبی نازانی ئەوە جلەکە بێن دۆهۆچیان هەولێریە ئەوەکە شار وای لێ هاتووە کاگەسعات خەیات زۆر سپاس بۆ تۆم بەیانێ لەگەڵمان دەست خۆش بی ستۆدیۆ زۆر جوان کردیانی بەم دیزاینە جوان و سەرنجڕاکێشانە بەم ڕەنگە جیاوازانە هەر دەوڵەمەند بێ ئینشاءڵڵا کولتوری کوردی جلوبەرگی کوردی و هەر گەشاوە بێ ئاڵای کوردستان سپاس بۆ گەلەک سپاس خێرەت بله هکار جالیه نواندا کردستان ناسی زانکا کردستان سنجی خلاط قلم هجار بو لکولین و تویجینوال سر زمان و ادبیات کردی هاتی راگهاندن
الفيري بيفا همي صالة لداوية حفتة هيكيا مها بهاري و لبري بهار نصال روجة جداك بنا مستهجر مكرياني دا هاتينا هالبجاردنو خلاتن قلا من هجار لهردو باشن نفيسينو وارگراني دهنا خلات كر ئێمە هاین لە کۆڕێکدا کە لە کەسێک لە کەسایەتیەک بە بەشداری ژمارەیەکی زۆر لە نووسەران، شاعیران، توێژەران و مامۆستایانی زانکۆ خەڵاتی قەڵەمی هەژار لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیەندرا. هەمووتانە عەرزەکەم وەسەلام و ئەم خەڵاتە کە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەی کوردستان ناسی زانکۆی کوردستانی سنەوە ڕاگەیەندراوە لەمە دووە هەموو ساڵێ دەدرێت بە باشترین کتێبی تایبەت بە لێکۆڵینەوەی زمان و ئەدەبیاتی کوردی و هەردوو بواری نووسین و وەرجێڕانیش دەگرێتەوە. تێچووی خەڵاتەکەش لە داهاتی فرۆشتنی بەرهەمەکانی مامۆستا هەژار دابین دەکرێت. لەبەر ئەوە کە خانەوادەی مختلف مامۆستا هەژار تواو داهاتی کتێوەکان خۆیانیان بە هەدیە داگە بە دانشگا کورسان، دانشگا کورسانیش لە مقابڵەوە ئەم جایزەیە تعریف کردگە لە شەڕی عالی انقلاب فەرهەنگیە ئەمە مورد استقبال قەراری گرگە کە ئینشاءڵڵا هەر ساڵە ئێمە بتوانین ئەم جایزە عتاکەین بە کەسانێکە لە زەمینەی ئەدەبی کوردیا کاریان کردگە. لەم ڕێوڕەسمەدا جیا لە ڕاگەیاندنی خەڵاتی قەڵەمی هەژار کۆبەرهەمەکانی مامۆستا هەژاریش کە لەلایەن چاپەمەنی زانکۆی کوردستانەوە سەرجەمیان لە دەبەرگدا چاپ کراونەتەوە پەردەی لەسەر لادرا. نووسەران و توێژەرانی کورد کە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەم ڕێوڕەسمەدا بەشدار بوون پێشوازی لە ڕاگەیاندنی ئەم خەڵاتە دەکەن. بۆ تەواوەتی نووسەران بلیمەتان زانایان ئەو کەسانەی کە لە کوردستانە کاری قەڵەم ئەکەن کاری هونەر ئەکەن هاتووینە ژێر سێبەری مامۆستا هەژار و لە کۆبوونەوەیدا بەشداریمان کردووە بۆ کردنەوەی جایزەی پێنووس یان قەڵەمی هەژار و ئەوە شانازەیەکی یەکجار گەورەیە بۆ هەمومان. بیست و پێنجی خاکە لێوە ساڵ ڕۆژی لەدایک بوونی مامۆستا هەژاری مکریانیە. هەر بەم بۆنەیەشەوە لەمە دووە هەموو ساڵێ لە دوایین هەفتەی یەکەم مانگی بەهاردا و لە بەرەبەری ساڵ ڕۆژی لەدایک بوونی هەژاردا ڕێوڕەسمی سەرەکی خەڵاتی قەڵەمی هەژار بەڕێوە دەچێت و هەڵبژێراوان خەڵات دەکرێت. کامیل بۆکانی، کوردستان 24. سەرەتا باسمان کرد گوتمان یەکێک لە تەورەکانی ئەمڕۆی پرۆگرامی بیانی 24 بابەتی بەخێوکردنی ئاژەڵی ماڵی و دۆستایەتیە لەگەڵ ئەم ئاژەڵانە. زۆر کەسەیە بە بەخێوکردنی ئاژەڵ ینی دەرونیشی ئارام دەبێتەوە حەزی پێ زۆر ینی ڕۆژانە ئەمان لە کوردستانیش دەبیندرێن ینی بەشێک لە هاوڵاتیان ئاژەڵی ماڵی ڕدەگرن دەتوان بڵین بێ ئاژەڵی ماڵی هەز دەکەن ینی کە بۆ شایەکیان هەیە ناحێنەوە. هەڵبەت بەخێوکردنی ئاژەڵ کارێکی ئاسان نییە، شوێنی تایبەتی دەوێ و کەسێکی دەوێ هەلەی بزانێ و خۆشەویستی زیاتر بەراورد بە کەسێکی دیکە بۆ ئاژەڵ بەخێوکردن و چاودێریکردنیان هەبێ. ئەمانە هەموو گرنگە لەوەی کە تۆ بتەوێت ئاژەڵ لە ماڵەوە ڕابگری. بام پاکەجە ببینی تایبەت بەم بابەتە. میهرەبانیەوان یاوەلوان کردی چ ڕۆژێکی ببرین نەشنەوە هەندەزان مەزگەل چمە گەل من داڵبن. ئێمە لەرە خزمەتگوزاری دابین دەکەین بۆ ئاژەلی مالی وەکو سەگ و پشیدە. خزمەتگوزاریەکانمان بریتین لە گرومینگ کە بخۆی گرومینگ بریتیە لە شۆردن، نینوگرتن، پاکردنی چاوەجووی، شۆردنی جسم لەگەڵ تو چاکردن بە شێوەی و ئستایلێکی تایبەت کە لەگەڵ بەدەستی ستافێکی زۆر زۆر توانە و تایبەت دەکرێت. خزمەتگوزاری دیکەمان هۆتێلەوەک دەبینن. هۆتێلە بوو کاتی سەفارکردن کاتی خاوەنی ساگیان پشیدە سەفەر دەکات دەتوانێت بە ئاسوودەیی و ئاژەلەکەی خۆی لای من بەجێ بێڵێ. لێرە ئاگامان لێ دەبێت هەرچیان پێویستە کە لە ماڵەوە بۆیان دەکرێت وەکو خواردنی تەندروست، کەشە هەوایەکی سەحی و تەندروست، پاک و خاوینی،
شانەکردن خزمەت گوزاری توک و پێستیان لێرە هەمویان بووی دابین دەکرێت بۆی خاوەنەکانیان بتوانن بە ئاسوودەی سەفەر بکەن و لێرە ئاژەلەکانیان پارێزراو بن و ئاگامان لێبێت. ئیشکردن لەگەڵ ئاژەڵ زۆر تایبەتە بەلای من زۆر تایبەتە. هەر کەسێک لە بواری سەگ و پشیلە ئیش دەکات بخۆی هەر کەسێک دوو جورە بەشارمان هەیە دوو جورە مرۆڤمان هەیە یان سەگ دۆست یان پشیلە دۆست داگ پرسن و کات پرسن. ئەو کەسێکە لە بواری سەگ و پشیلە ئیش دەکات وەکو دکتۆرەکانی بە ئیتالی وەکو سنتەرەکانی خزمەت گوزاری وەکوێرە دەبی عاشقی هەردووکیان بن بۆیە بتوانن تەعاملیان لەگەڵ بکەن بە باشی خزمەتیان بکەن. زەحمەتەکانیشیان و تەعامل لەگەڵیان وەکو گوتم زمانیان جیاوازە لەگەڵ مرۆڤ. ئارامی سەبر شارتی یەکەمی ئەو ئیشەیە بۆی دەبی بە دائمی و بەردەوامی لەگەڵیان بە ئارامی هەڵسەکەوت بکەیت بۆی بتوانانی تەعاملیان لەگەڵ بکەیت. بە شێوەی گشتی دووبارە سەگ تەدریب دەدرێت فێرکاری بوو دەکرێت پشی لە شخصیەت و پرسنالیتی زۆر جیاوازترە بۆیە هەست دەکەم لەوانەیە لەگەڵ سەگ ئاسانتر بێت. پێش تقریبان ساڵێک سەگێکی گەورە بوومە هات جۆری چاوە سەگی چاوە پرسنالیتی تۆزێک ئارام نییە. سەگیکە کە تێرەتۆریاڵە زۆر ئاگای لە دەوروبەری خۆی لێ ناگرە هەموو کەسێک لێ نزیک ببێتەوە. ئێمەش بە ئازموونی خۆمان ئیشمان لەسەر سەگی چاوە کرده بوو بۆ دەمان ناسی یعنی پێشتر یەک لە پێداویستەکانی ئەو ئیشەیەک لە زەروریاتی ئەو ئیشەوەی کە زانیاریت هەبی لەسەر هەڵس و کەوت و تەبیعەتی هەموو جورە بریدێک و هەموو جورە ئاژەڵێک ئەنوای جوری پشیلە ئەنوای جوری سەگ بزانانی هەر یەکی و چۆنن تەبیعەتیان چۆنیە. چاو تەبیعەتەن بەدەزانین سەگێکی زۆر ئارام نییە بەس وەکو شکل کە هات ئارام بوو نۆرمال بەپی ڕوتین چوینە لایەوە هەڵسەکەوتمان لەگەڵ دەکرد کە خاوەنەکەی هینە لە ئێمە بەجێ هێشت کۆلەرەکەی مەلی تونتون نەبەسرا بوو کە لی بۆ لە ناو ساڵۆن دەقاتی خوارەوە تەبیعی من دووبارە چوون بووی ببەستم قسەم لەگەڵ دەکرد ئارام بووم یەک لەحزە بوو دەستی من گەڕاوە هاتەوە ئەگەر دەستم بڵین کردەوە تقریبان لەوانەیە 35 کیلو وەزنی لەگەڵ دەستی خۆم بلین کرد خێزانی من لە خواری بوو بەبی ئەوی فکر بکات ئایا ئەو سەگە ئەویشی دەکرێت یان نە هاتە پێشە من سەگی راگرتەوە چونکە خاوەنی کچ بوو خاتونێک بوو تەبیعەتەن سەگەکەش لەگەڵ کچەکان زیاتر ئارامتر بوو هاتەوە لە باوەشی کرد و ئارامی کرد من هەرەوە مابووم من بە چەند ساڵ تەجروبە لەگەڵ سەگ کە ئاگام لی بوو هەموو پۆرتۆکۆلەکانم ئاگا لی بوو بزانم چۆن نزیکی بم چۆن لیشەکە و گۆڵەرەکەی بوو بەستم بەسکە کەسمی بڵێندم ئەستان ئاگام لێ نەبوو بەس حەپەسا بووم کە خێزانم میدیە چۆن خۆی خستە پێش سەگێکە و بینی من و سەگ و سەگی ئارام کرد و هادای کردەوە بردی ژوورەکە ئەوە بە سەرهاتێکی بوو کە تقریبان ساڵێک لەوە پێش ڕوویدا هیچ مارکەکەشی ماوە لەسەر دەستم. بابەتی تەوەری دووەمان ئەمەی کە ڕاگررتنی ئاژەڵی ماڵی و ئەمانە لە سەرمەش میوانمان هەیە دکتۆر عەبدوڵڵا سۆران پزیشکی پسپۆڕ ڤێتێنەری میوانی ئێمە دکتۆر بەخێر بێ خۆش سپاس دەکەم سپێتە باشتر باش ناوەکەم دروست گۆیان ناوەکەم پرۆدیسەر بۆی نووسی بە عەبدوڵڵا سۆران دکتۆر سۆران زۆر بەخێر بێ خۆشحاڵین لەگەڵمانێ ئەم پشیلەت لە ناو جانتایە داناوە سەرەتا پێشوی بڕۆی ناو پرسیارەکان ئەمە چۆنە ڕێگەی دروستەکە بۆ هەڵگرتنی پشیلە وایە خۆی یان دەبی یەک لەو شێوازانە ینی جانتایەکەیە بڵێن کە بەڵێ بە دوو شێوە هەڵ دەژیرێ یانیش قەفەز بینم زۆر باش نییە لەگەڵیان یانیش بەو شێوەیە ئەگەر بەدەست هەڵیگری بەو شێوە هەڵی دەگری چەند جوانە ئەوە ماڵ خۆمانە ئەوە سێت زۆر شوێنەکەی خۆینی هەم شتێکی گۆڕاوە بەیانە باشە دکتۆر بەخێوکردنی ئەم ئاژەڵە ماڵیانە وەکو پشیلە و سەگ و ئەمانە
وەرز بۆ وەرز جیاوازی هەیە ینی مامەڵەکردنیان لە زستان لە هاوین بەتاکیت ینی لە زستانان پێویستی بە شیرێکمانە پشتۆ چاودێری زیاتر لە سەرما و لەوانە لە گەرمایش هەر بەم شێوەیە دەبی شوێنیان گونجاوبی گەرمایان نەبیتن و بە تایبەت ئەوانە کە لە ماڵەوە بەخێو دەکرێن یعنی ئەوەیان احتیمادیان کەتە سەر مرۆڤ ئەوە نییە کە لە دەرەوە خواردن و ئەمانە وەکو بەکانی دەرەوە پشت بەخۆیان نابستن پشت بەخۆیان نابستن بۆ پەیداکردنی خواردن بۆ پارێزگاری خۆیان لە مەترسیەکان لە سەرما لە گەرما لەبەر ئەوە زیاتر ینی هەر بە پێی وەرزەکانیش دەبی چاودێریەکان بگۆڕە وەک چۆن ینی خۆمان دەپارێزین لە گەرما لە سەرما شوێنی پاک و خۆیان دابین دەکەن شوێنی گەرم بۆ ئەوانیش بە هەمان شێوە چکەمە ئەوانمان هەڵبژاردووە کە لەگەڵ خۆمان بژین لە ژینگەی خۆیان دەرهاتون هاتون لەگەڵ مرۆڤ دەژین دکتۆر ئەو خراخرا دەکاتن چییە؟ ئەو خراخرا ئەوە ینی جۆرە لە خۆشەویستی ینی کە ئارامە لەگەڵ ئەو کەسەی کە لەگەڵ دەربڕینی خۆشەویستیەوە دکتۆر بتر حەزە کوردستانی خەڵکێمە لەسەر پشیکایان لەسەر سایایە ئێستا زیاتر گۆڕایە لە بۆ پشیلە پێشتر یان ئاسانترە ژبەر هەندێ پشیلە بەخێوکردنی ئاسانترە هەم لە ڕووی بڵێن هەموو شێوازەکانی بەخێوکردن خۆی توالێت دەکا کەمتر خواردن دەخوا پێویستی بە چاودێری کەمترە لە ماڵەوە بەجێ دەمێنێت وەکو سەگ نییە زۆر ینی بێزار ببیتن پیاسەی نییە ئاسانترە تا ڕادێکی باش لەبەر ئەوە وە ئەفۆن هەندێک ئەوە شەیە ینی هەندێک کەس سیاس پشیلەی پێخایەنترە لە سەر خەڵکەکی زۆر ینی خۆمێک لەوانم هەز دەکەم پشیلە تۆزە لەگەڵی مرتاحترم خەڵکە بەگشتی ینی کۆمەلگای کوردی و عراقیش بەگشتی ینی ئەو ناوچێت توانین بڵێن ئارامتر لەگەڵ پشیلە زۆرتر ینی تێکەڵە باشە دکتۆر سۆران تایبەت بە پشکنین و ئەوانە پێویستە پشکنینەکانیان چۆن بێ هەندێک دەرزی لێدان و ئەو بابەتانیان هەیە ئەو پێوتانە لە چ کاتێک لێیان دەدرێت پێویستە لە ساڵێکدا چەند جار بکرێت چۆنە کە هەر ئاژەڵێک لە دایک دەبێت منە سەگیان پشیلە لە دوو مانگی ڕا پێویستە پێکوتەی لۆ بکرێت و سەگیش دوو مانگ لۆ سێ مانگ پێویستە پێکوتەی لۆ بکرێتن ئەو پێکوتانە بە پێی تەمەن و کاتەکان جیاوازە دەگۆڕێ ئەگەر تەمەنی لە ساڵێک تێپەڕی ساڵی جارێک پێویستە پێکوتەی لۆ بکرێت لە ساڵێک کەمتر بوو لە ساڵ یەکەم سێ پشیلە دوو جار سەگ سێ هەتا چوار جار پێویستی پێ بە پێکوتەیە بێزگە لە خۆپارێزیەکانی دژین مشەخۆرە دەرەچی و ناوچەکان هەموو دوو مانگ جارێک پێویستە بۆی دووبارە بکرێتەوە و لە هەمان کاتدایان بە شێوەیەکی گشتی دوو مانگ جارێک یان سێ مانگ جارێک پێویستە پشکنینی گشتی بۆ بکرێتن باشە دکتۆر بێژن پشیک زیاتر بۆ تایبەت بۆ خانمان خراپە هەبوونەوەە لە ماڵێ ئەوە حتا چەند ڕاستە و نەخۆشییان بەڵاو بکەن ئەو نەخۆشیی مشەخۆرە ناوی تۆکسۆپلازمە کە بە کورداریش بە نەخۆشی پشیلە بەناوبانگە ئەو نەخۆشیە ڕاستە زیاتر کاریگەری لەسەر خانمان هەیە کە لە خانمی دووجیان بە تایبەت بەڵام ئەو نەخۆشیات تایبەت نییە بۆ ئەو کەسانی کە پشیلان لە ماڵەوە هەیە ئەو نەخۆشیات دەبی هەموو ئەو خانمانە خۆپارێزی بکەن لە دژی چونکە بۆ نمونە ئەو نەخۆشیە دەگوازێتەوە لە ڕێگەی خواردن لە ڕێگەی سەوزە میوە لە ڕێگەی پاکردن و چاکردنی باخچەکان چونکە پشیلە ئەو پشیلانێ بە تایبەت کە لە دەرەوە مشک دەخۆن ئەوان زیاتر هەڵگری ئەو نەخۆشیان دەکات کە گەرایەکان یان هێلکەکانی ئەو مشەخۆرەیە ئەویش لە ڕێگەی پیساییەکەیەوە بەویستە مامەڵە لەگەڵ ئەو جۆرانە بۆ نمونە ئەگەر باخچەیە کتەبی پاکی بکەوە یان دەستکاری بکەی یان کە گۆشت پێویستە مامەڵە بە دەستکێش بێت و یەکسەر ڕاستە خۆ بۆن پێویستت بە خواردنێک شتێک بوو ڕاستە خۆت نەچی خۆ نام بخۆیان هەر شتێک بۆ منە دەستت بشۆی جوان کوڵاندنی گۆشت و شوشتنەوەی جوانی سەوزۆ میوە چونکە ئەو پشیلانێک کە لە دەرەوەن ڕەنگە مشک بخۆن ئەو مشکش هەڵگری ئەو مشەخۆرێ ئەو مشەخۆرە دەگوازێتەوە لە بۆ پشیلەکە و لە ڕێگەی پیسایەکەی ئەگەری گواستنەوەی هەیە بۆ مرۆڤ ئەو پشیلانەی کە لە ماڵەوەن کە گۆشتی خاو و پشیلە ناخۆن وە مشکیش ناخۆن کەمتر ئەگەری هەڵگری ئەو مشەخۆران باشە دکتۆر سۆران
دەکرێت من وەکو کەسێک کە حەزم بە ئاژەڵی ماڵی بێ لێک کاتدا هەم سەگ هەم پشیلە لە ماڵەکەی خۆم ڕابگرم دەکرێت کراوە بەڵام دەبێت پەروەردەکە بەو شوێ بێ کە سەگەکە و پشیلەکە لە تەمەنی بچووکی لەگەڵ یەک بەخێو بکرێن و بۆی ڕابێن لەگەڵ یەکتر هەتا ینی ئەو شتێک کە بڵێن دژاتێک کارتون دەمان هەیەیان ئەوەی کە لە دەرەوە دەبینین زۆر جار سەگ کە پشیلەی ببەردەست ئەنی بکەوتە بەردەست پەلاماریەدایان پشیلەی ماڵی دێتە دەرەوە هەمان شێوە پشیلەی دەرێش و سەگی دەرەوەش پەلاماری دەن ئەو شتانەمان بینیوە هەتا لە حاڵەت هەبووە هاتە کلینیکیش بۆ چارەسەر و بریندار بۆ ئەوانە بەس زۆر حاڵەتیشمان هەیە ینی زۆر کەسمانی تێ سەگ و پشیلەی پێکەوە ڕاگرتووە باشە دکتۆر ئەگەر کەسێک بهێتن پشیگەکەیان ساکەیان پەلەوەرەکی دیکە بکڕیتن لە جهێن تایبەتیان فروتناوان ئاژەڵە هین چاوەزانن ئەف کەسە ئیش هەژیەک و گیانەوەرەکی لە ماڵ خوددان کرد ji ber ku zehmete tu ewan kesa bizanî û destnîşan bike yan jî hemî kes bikêr hindê nayên ku heta ajalekî li mal bi xudan kir بەتاکید بەڵام لە بۆ مە ینی زەحمەتە ئەو بڕیاردانە کە بۆ نە بڵێن تۆ بەکەڵک ئەوە دێ یان تۆ بەکەڵک ئەوە ناببورە ینی ئەوە زەحمەتە بێ ئەو کەسە خۆی لە خۆی ڕابینی تەماشای تواناکانی خۆ کاتی خۆی بکە ئایا چەند خوڵقی هەیە لەسەر لەگەڵ ئاژەڵی ماڵی چەند خوڵقی هەیە لەگەڵ باڵندەیەکان لەگەڵ هەر شتێک لەوانە چەند کاتی هەیە چونکە کاتی دەوێت و ئایا توانای مادیەکەی گونجاوە بۆ ڕاگررتنی پشیلەیەک یان سەگێک چونکە بۆ ئەگەر تۆ یعنی توەگەر توانات نییە کاتت نییە بەڕاستی بە من گوناحەت و دی سەگەک یان پشیلەیەک دەینێن ماڵەکەی خۆت و وای لە دەکەی کە پشت بە تو بەستی دوایش ئەتوو کاتت نییە یان توانە مادیەکەت بەو شێوە نییە کە بتانی ئەو شلێ لای خۆت ڕابگریان ئەو ئاژەڵە لای خۆت ڕابگری لەبەر ئەوە بەڕای من باشتر وایە ئەو کەسێک کە دەیەوێت سەگێک یان هەر ئاژەڵێک وەمنا لای خۆی ڕابگریت پێویستە تەماشای تواناکانی خۆی بکە توانە مادیەکەی کاتی هەموو ئەو شتانە زانام پشیلەکە شتێوانە ئەو برا بە سۆڕە خەریکیان دکتۆر کامیان بەخێوکردنیان قورسە بەڕای من سەگ قورسترە سەگ قورسترا پشیلە ئاسانترە باڵندە ماڵیەکانیش تاڕادێک ئاسانن دکتۆر سەگ زۆربەیە خواردنێتوان تایبەتن بەس هەنە زۆر خواردنی تخۆن ینی زۆر ئەو خواردنێن سایان کوتێنە بکارئینان gelek daxwazî ser heye wasaya yanî bûyî ferq naketin çi tiştekê taybet bîtin yan jî tiviya tu bes yek neweyê wê xwarinê bidê ku fêr bû xilas wê xwarinê bixwetin باشتر وایە لەسەر یەک جۆر خواردن بەردەوام بی چونکە بە تایبەت ئەو خواردنانەی کە خواردنی خۆیان ئامادەکراون دوو شێوە هەیە ئەوەی کە لە قوتوکراوە ئەوەی کە وشکەکەیە وشکەکە باشتر وایە لەسەری ڕابینی بەڵام هەندە جار پێویستە ئەنی خواردنە قوتوکراوەکەشی بدەیێ بەڵام ئەگەر ئەتوو بێ ڕۆژانە هەرچێک لە ماڵ هەیە کە خۆت دەی خۆی بدەوی ئەوە بەو شێوەیە باش نییە و تاسی لەسەر تەندروستی دەکاتن ئەو خواردنانەی کە تایبەت کراوە و شکراوەکان ئەو پێکاتانەی کە پێویستە تەندروستە لە بۆ سەگەکەیان پشیلەکە هەمووی تێدایە بەس دەبی ئەو شتانە هەڵبرێن ئەو جۆرە هەڵبژێری کە کوالتیەکەی باشە چکە هەندێک شێ لە خواردنە وشکانە کوالتیان نییە زیاتر بەس تامە دکتۆر دەشەوی پشیکە بمابینی کاکیڤ چوە کۆدەك تشتێک خۆت هەریناتە لە ناری خۆمان لە ماڵی لەگە خۆمان بەرزە بووین زۆکتانەیە ڕەمزێکتان هەیە کۆدێکتان هەیە ناوەڵا کۆدمانی هەر بەدەی دەکەین ئۆرلا یان زۆر جاری ئۆرلا ئۆرلا یعنی چه ئۆرلا ئەوەی بەخۆی ئەو ناوە ئەسلی ئێرلندیە ینی گۆڵدن پرنسس ینی شاژنی زێڕین بەڵام ئەمە لە ماڵەوە زۆر بەخۆی دایم لەگەڵمانێ یان بچمە هەر شوێنێک هە لەگەڵما بە زۆر جاگەر ویست بانگی بکەم کریمیسناکەکمانێ بانگ دەیدەم یەکسەر دێ دکتۆر هەر پرسیارێک دروست بۆ بەڕاستی بۆچی ئاژەڵە ماڵیەکان ناوەکانیان هەموو ناوی بیانی و ئینگلیزی و ئەو بابەتانەیە بۆچی بۆنمونە ناوەکی کوردی کەتە چ یعنی بکەنە چ مەسەلەن خەپۆ ڕەشۆ هەیە ئەو ناوانە شەیە ڕەشۆ هەیە بەڵام ئەو ناوانە بیانیەکان زیاتر لەبەر ئەوەیە چونکە توانین بڵێن ئەوان زیاتر دەست پێش خڕبنە لە بابەتە ینی ئەوان زووتر ئاژەڵیان ماڵی کردووە
لای ئێمە تازە شتەکە تۆزێک ینی نوێترە هەر لێرەیە نازانین لەکوێ دەترسێت زۆر دەترسێت هەرکە لە ماڵ دەردێ دەترسێت باشە دکتۆر تایبەت بە باڵندە چی بە خێوکردنی باڵندە ئەمیان تۆزێک هەستیارتر و قورستر نییە باڵندە ڕەنگە جوڵەی زیاتر بێ باڵندەش تا ڕادێک دەتوانین بڵێن ئاسانە چکە سەگ زۆرش ئاسانە بەرپرسیارەتی هەیە چکە سەگ بەلایانی کەم ڕۆژان تۆ دەبی پیاسەی پێ بکەیت تەڵەبیاتی زۆر ئەدی کاتی دەوێت جاگەر سەگەکە گەورە بی شوێنێکی گەورەی دەوێت باختەی دەوێت بەخوای بەڕاستی ئەگەر سەگەکە بچکە بیت دەتوانین لە ماڵ زەحمەتترین بەخێوکردنی ئاژەڵ ماسینە لەو کڕی بۆ مێکێکیان هەکار ئەوانەی لەسەر جادەکان ئەفرۆشن بەخێوکردن نابێ خواردنی ناڵێمەوانەی بچکڵێمەوانەی پرسەقاڵی بڵێ هێنام ماڵێ خواردنم دای بەیانی چوومە دەوام هاتمەوە دیسانەوە خواردنم دەوام زانی وەکو مرۆڤ بێ ڕۆژە 3-4 جار خواردنی بەدێ کە هەسیرت بۆ نەکردو باڵندەش تاڕادێک ئاسانە بەڵام پێویستی بە شوێنی گونجاوە ئەنی لە ڕووی سەرما و گەرما بە هەمان شێوە شوێنی پاقش قاپەکەی ئاو خواردنی دەبی ڕۆژانە پاکرێتەوە بشورێ هەر وەکو پشی لایەن وەکو سەگ ئەگەر قەفەسێ بدەبی قەفەسەکەی گونجابی تا بتوانانی لە ناویدا حرەکە بکات و ئەگەر دەبیت ئەگەر قەفەزی هەبوو دەبی ڕۆژانە بەلانی کەم جارێک لە قەفەسەکەی بێتە دەرەوە ینی ئەویش بەرپرسیارەتی هەیە بە تایبەت سەرما و گەرماش هەر بە هەمان شێوە تەسیر لێ دەکات زۆر باشە دکتۆر سۆران زۆر سپاس بۆ تۆ یەکێک لە باشەکانی ئەم تەوەراوە بوو ئەڤین سەرەتا بەر لەوەی کە جەنابەت بێدەگۆ هیوادارم میوانەکەمان ینی پشی لێ لەگەڵ نەبێ زۆر نەرمیان زۆر تایبەتە ئەو خرەخرەکە لە شوێنێک ئارام بیان لەگەڵ کەسەکە بڵێن ئارامبی دەربڕێنی خۆشەویستیە باشە دکتۆر زۆر سپاس گەرمادا بووی ئەڤەکە بیناو کەسن زۆر سپاس گیانەوەژی هەبن گیانەوەرن خۆ بپارێزن نەبتنێل ماڵێ لەسەر جاداژی زۆربەی گیانەوەرە پێویستە بمەیە دەبێتن چاوێمە گەلێک لەوانابیتە خاڵێکی تریش ئێستا کە زستانە پشی لە زۆر تووشی ڕووداوی برینداربوون دەبن لە ناو مەچنەی سارێ چونکە کە ساردا ئەو شوێنە گەرمە دەچنە ناو مەچینەکە خوان ینی بۆی خۆیان دەشانەوە هەم بۆ ئەوی خۆیان گەرمکەنەوە لەبەرەوە زیاتر پێویستە بەیانیان کە سارە هەڵدەکەی شتێکە بوو بریندار نەبی زۆر کەی سیواش دێتن ینی گوناحە لەگەڵ ئەڤین لەسەر هەردوو تەوەر میوانی تایبەت و پڕزانیاریمان هەبوو سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری پرۆگرامی بیانی 24 بە هیوام ڕۆژێکی باش و ڕۆژێکی زۆر زۆر خۆشتان هەبێت هەر شاد و بەختەوەر بن ئاژەڵێن ژ دەرڤەژی ژ بێر نەکەن هەر شاد بن زۆر سپاس